تاوانێکی جیناییەوە دەبێت دەستگامیەکانی شخۆیان بکەن و تاوانبار بە سزای خۆی بگەینەوە. ئەگەر تاوانبارەکەش تاوانەکە سیاسی بێت دڵنیا بن وەکو پارتی دیموکراتی کوردستان دوونترین ئیجراعات دەکەین و دەستی پارتی دیموکراتی کوردستان لەو بابەتە درێژن. چاوەڕێکەین کە دەستگامیەکانی ئێرە کاری خۆیان بکەن و دەستیان بە لێکۆڵینەوە بکەوە، چاوەڕێ ئەنجامی لێکۆڵینەوەکانی شەکەین و بەپێی ئەو سەرداوانە ئەوەی کە کراوە دەکرێت لە ماوەیەکی نزیکە هیچ نەبێ سەرەداوی تاوانباران یاخود ئەو تاوانی کە کراوە دەستنیشان بکرێت و چونکە ئەم بابەتە بەڕاستی چەند درێژە بخایەنێ ڕەنگە لێکدانەوەی زیاتری بۆ بکرێت و بۆی لێکدانەوەی زیاتری بۆ نەکرێەوە بۆی خوێنی ئەم شەیدە بە فیڕۆنەی داوە دەستگامیەکانەکەن هەرچی زووە ئەم بابەتە یەکلایی بکەنەوە، چونکە بەڕاستی وەکو پارتی دیموکراتی کوردستانی چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەکانەکەن ئەگینە ئەم بابەتە بە هیچ شێوەیەک هەر کەسێک هەر جیهەتێک هەر لایەنێک بەدلەوەی ئەگەر تاوانێکی جیناییەوە دەبێت دەستگامیەکانی شخۆیان بکەن و تاوانبار بە سزای خۆی بگەینەوە. ئەگەر تاوانبارەکەش تاوانەکە سیاسی بێت دڵنیا بن وەکو پارتی دیموکراتی کوردستان دوونترین ئیجراعات دەکەین و دەستی پارتی دیموکراتی کوردستان لەو بابەتە درێژن.